ئازیزانی من سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە شەوێکی دیکەی مانگی ڕەمەزانی پیرۆز و لە پرۆگرامی فانۆسە بۆ میوانی ماڵەکانتان ئەمڕۆ ژارێکی دیکە هاتوومەتەوە شاری سلێمانی لێرە لەگەڵمان بن بزانین چەند کەسە بێتە خاوەنی خەڵاتەکان. هەر لە پشتەوە قاچاقێکم دۆزیەوە ئەوەی 964 بناسێ بێگومان دیلانی شەناسێ. چۆنی؟ جارە لەگەڵ کێ قساکەی؟ ئەوە لەگەڵ بۆتان قساکەم ئێستاژە لە ناو ئیشە بۆتان ئەوە چاوان گەشتۆتە سەرم وازم لێ نانێ لێرەش بڵێ بۆتان دای خەجای بۆتەکەینەوە گەریشەکە زەڕور نییە. بۆتەکەمەوە چۆنی دیلان؟ چۆنی تۆ؟ من چۆم ناردە بۆ ئیش تۆ بە ئیسراحەت دانیشتی قاوە خۆی؟ سعی 11 شەوە من تازە تەواو بووم لە ئیش هاتوو قاوەیە بخۆمەوە. دیلان چۆنی؟ چۆنی تۆ؟ ئەحواڵە بەخۆم تۆ بیر باشی بۆ کاکە باشم تو چرا مایک بۆ من ڕاگری من بە ڕۆژگارم مایک بۆ خەڵک ئێ دەچێ باجارێکیش تۆ مایکە بۆ ڕاگیرە نابێ؟ باش کاکە هەستە چۆنەکە من ئێستا هاتووم بەرامبەرە مایکم بۆ ڕاگرتی و قسەت لەگەڵاکەم ناخۆشە بۆ؟ لەبەرەی خۆ فێری ئەوە نی مایک بۆ ڕاگیریە. ئەها ئێستا هەست بە میوانەکان تەکەی؟ نامێ خۆ بخەمەوە ئەو شوێنەوە باشە لەبەرەوەی ئەگە خۆ بخەمەوە شوێنەوە ڕەحمیان زۆر بیەکەم وەنیە؟ جا من ئەمڕۆ ڕەحم بە تۆ ناکەم دیلان حەقی ئەو هەموو خەڵکت لێ یەکەمەوە. ئەی ناکرێنێکی؟ نا شتیوانیە ئاسەکە بەمە دەست بنانا هیچ دەست نییە من لێرە و ڕۆشتم لە ساوڵەکەم و بەرنامەمە کرد بەڕێستان بە ئیستراحەت دانیشتون خەریکی قاوە خواردنن منیش خەریکی ئیشکم وەڵا کاکە ڕاقیە بەس من کێشەیەکم هەیە فۆبیان بە قاوە هەیە ناتوانم قاوە بخۆم مەسەر لەبەر دیلان وەستاوم مەگەنار بۆ بۆنەکەشی تێکەچم. باش کاکە باش دیلان با هەرچی پرسیارم هەیە لێت بکەم. بوو دیلان خێرا 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 هەرچی مود یەک دەقە لە دوان بێڵێرەوە. یەک دقیقە زۆرە. یەک دەقە هەرچی مود لە دوان بێڵێرەوە. ئێمە شەڕی چرکاکەین. دەقە باشە ناوم دیلانە. ناوم دیلانە. خەڵکی سلێمانیم. خەڵکی سلێمانیم. هاوسەرگیریم کردووە. هاوسەرگیریم نەکردووە. منوتم کردوومە. من نەکردووە. ئێ برا خۆ منیش نەمکردووە منوتم هەرچی مود وەکو خۆی بێڵێرەوە لە دوامەوە. باشە چێ دۆڕای. نە. کاکەم لەڵم هەرچی مود بێڵێرەوە. کاکە منوتم ناوم هەر شتێکە تۆ بێ و بڵێیت. باشە خۆ من پرسیارم لێ نەکردووی. ئەم جارە. ناخێر ئەم جارە نییە ئەویان ساڵ. یەک دقە بەڵێ نەخێر نا ئەم بەسەری جوابم نەیتەوە. باشە؟ ئەم چی ئەمیشی تیانی ئەوەش بەکار نێنی. ئەم زۆر بەکارێنم. ئەم ئاوان ئەزانم. ناو چییە؟ دیلان. خەڵکی سلێمانیت؟ خەڵکی سلێمانیم. ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ ئیشەکەم. ئیشەکەی؟ ئیشەکەم. ئیشەکەم شەکلی کردووە ئیشەکەم. دیلان من زوو لێو تووڕابم لە ئۆفیسەوە؟ وانییە. ئەڵم زوو لێو تووڕابم یا تووڕە نابم؟ وانییە. وانییە چییە؟ تووڕە نابی. تووڕە نابم؟ نێ نابەکەم. بلە بە سعات بۆ لە ئیشا یازدە شەو تۆ شەڕبە دەفرۆشی. دیلان سێ جار لەسەر یەک بە خێرایی بڵێ چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقان. نەوەڵا بوەستە تۆ مەمە من فەرمووجەرا بەسەر جارە. چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵت و کێتەقان 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 تاکەی بڕۆم. بمەرەوە ئەو شتانە لەگەڵ منامەکە. دیلان بڵێ 666 شوتی شارە زۆرم بەلوتە شەق شەق کرد. هەر جاریش قسەکەی بەتەواتی جۆملینە. 666 شوتی شارە زۆرم بەلوتە شەق. 666 شوتی شارە زۆرم بە شەڕ و شەق و ناتوانی بڵێ؟ باشە. دیلان چی لەگەڵا تاقیکەمەوە؟ لە ماوەی 10 سانیەیە 5 نۆڤەمبەرێ بۆ کوڕ بەکار بێ بە پیتی دەست پێ بکە. بە کچیشی تێ کوڕ بە قێ دەست پێ بکە. بەڵێ قارەمان قەیسەر قازی قاسم قادر قمری سەدری ئەوە هەموو بە حەوت. قمریمان هەیە؟ قمری ئەڵێ وە قمری سەر قمری قمری کچەیە کوڕە؟ هەیە بۆ کوڕش بەکارێ بۆ خۆی هەموو شتێک چی لێکە؟ ئەکشەلیم نا هەمووی قوبوڵەکە بۆ خۆی هەموو شتێک شتیوامان نییە دیلان گرنگترین پرسیارم لە خەڵکی کە ئەیکەم ئەڵەم 964 لای کردووە ئەگەر لایکی کردبێ خەڵاتیان ئەگەم چی لە تو بکەم ئێستا من؟ وەڵای هەرەکسە خەڵاتەکەم بیتەوە بڕۆیت و توواستە من بێنی شتیوا هەیە؟ تو ئەبێ خەڵات بێ بە خەڵکی ئێستا من خەڵات بم بە تۆ دیلان؟
ها لێکوێم من چیم؟ دیلان گۆرانێکم بۆ بڵێ خۆم دەرچووی بەشی موزیک بەڵێ ئەزانم بۆی مشڵم گۆرانێکم بۆ بڵێ موزیکە بەڵێ. بەڵام سەوت و خۆشنی بۆ گۆرانی قورگم مێشە قورگم تەواویە ئەو قسەیەکە دەی جومال لێ بێ دیلان شارێکم بۆ بڵێ هەساوەڵەکە ئەی چی برا لە سۆڵەکە چی ئەو جەواب بەسی ئەوەیە شعرم بۆ بڵێ دیلان دیلان ناو مۆبایلەکە و چەند ڕسم و ڤیدیۆی تایە میێوارێ سەیرم کرد لە هەفتە بازارێ بووین هەفتە بازار نا بازارێکی ڕەمەزانی بوو سەر و 3000 تایە سەر و 3000 پیشانمان بە کامیان ئێمە دەمە بێ یەکدوم بایدمان پێ بێت 3148 دە باشە ماڵە ئاوا بێ خەڵاتەکە تێمێ اینجا ناشێڵ ماوە بە ئیسراحەت دانیشی بێ زەحمە زوو قومێ لە قاوەکەت بۆ سەبا بڕۆین ئیشکین بێکەوە یعنی ئێستا وەزە من نایەنە نەخێرە سەبا بڕۆین خم لە بای لەیشە هەستە کاکە خناکەی ساعت با بڕۆین خەڵاتەکەت بمێ سەرۆی خوارەوە نە ئەوها ڕۆین سڵاوتان لێبێ چۆنن مەجلیسەکەتان خۆشە کورسێکی کەمە بامن بۆتان تاواکەم چۆنین ئەحواڵە ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی وڵا هەریش و کار و دەوام و ئەم ناولە لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە خوازۆ باشە بڕیارە نەیەوە لە ڕەمەزانە ڕێجیم بکەی نەوەڵا هەمووی بڕیارە لە ڕەمەزانە ڕێجیم کاڵی بەس ڕەمەزانیان هەیە بۆ ڕێجیم نەوەڵا کردن بۆچی ڕێژیم برادەرەکان تەڵەن هەر بە ڕۆژوو نابێ ناوانیە بەخوا سوێنی خواردەوە سێقەم پێێتی سوێنی خواردووە ئێوارە بێگە وەربامان کرد برادەرەکە لە ئێوارە من لە ماڵەوە بووم ئەوما لە ماڵی کاگە بێشە بوو بێ من ناخۆش بێوە ناخون جایەوە ژۆرن ئێوارێوە ئافرێتان ڕێ ئەخوا هەر هەبن بێ بیاخۆ لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە تۆ خراپی عالم خراپە وڵا باشین باشە چی زۆر بەکارێنی وڵا طبعا ئینستاگرام ئینستاگرام لە ئینستاگرام 964 لایک کردووە ئەوە مسەیتەرمە بەکار وڵا لایکم کردووە دەوڵات پرسیارەکانی کەت لێ یەکەم بگرە من بۆ شتێکی شەکسەر شتێکم پێیسە بۆ سەتەل مەگر بۆ کاگە دیلان ئەوەتە دیلان خۆی شارێتەوە چۆن باشە باش بە برادەرەکانیشت بە هاوکاری بکەن یاڵا باشە لە 15 سانیەیە 5 ناو بە من بڵێ ئەو 5 ناوە بۆ کچیش و بۆ کوڕیش بەکار بێت دیلان هاوشین چێ؟ بێشە 15 سانیەتان هەیە بە هەمووتان سەیوان کوڕێ کتێ ناوی سەیوان بێ ئارە وڵا هەیە باشە کاکە بەس منتم 15 سانیە تو دیتانەوە هەرێز سنێکە کاکە هەرێزیشمانێ 15 سانیە بووتەوە سنە تێپەڕی باشە پرسیارە لە تۆ دەی باشە فەرموو ئەو پرسیارێکە تۆ لە منەکە ئێ لە خۆتێکم دڵسۆز ئاوات کوردستان دیلان بۆکان شوان چیتر ئەوە حوتم ئەوە بگرێرەوە ئێمە پێمان نەوت ئێستا کامیانی ئێوە بوو هەموو ئێمە بوو کاکە تۆڵی سەیوان آخر سەیوانم نبینەوە تا ئێستا کچ بێ ئەوەتە ئێوە کوڕەتەوە ئەوە کچە باشە باش پرسیاری تر فەرموو لێمان ئەمە لێتەکەم یەک خولەک ئەمە دقەی یەک دقا باشە ئەمە یەک دقەیە باشە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نێنی باشە باشە يلا. پێشتر تاقیتان کردو بە جەماعیتەوە باشە شتیوا هەیە بصري لك شباب سماعيه نای بەڕێستان محەممەد کاک محەممەد ڕۆژانە بچی سەرقاڵی ئیشوکە لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە باشە برادەرەکەوتی بە ڕۆژوو نابی ڕۆژوو بە ڕۆژووی ئەی چۆن ئێستا سەنا ئەی چی نانی بەیانی ئا ئەی نەموت ئابەکار مێنە چیتر ماوە لەگەڵی تاقیکەمەوە کاکە باش یەڵا سێجا هی برادەرەکەتە سێجا لەسەرێک بڵێ قەیتانی قۆنرەقاوەکانی قالێ قاورمەچی لە قوڵا قرتا باشیش کورد چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێتە باشە پرسیار لە تۆکەم باشە مردوویەک ئەمرێ ئەو نابێ بیشۆن چی شۆنێشون تەیمومیەکەن
وڵا برادەرەکان هاوکارێکی باشی من هاتاتۆ بە زمانە هەم لەم شاخ و چیەوە هەم لەم دەشتا ئەمە دەشتە باوکە گیان لەم سەوای هەموو شوێنێکمان بەدەست بینیوە دەتەوە قەی ناکە ئەوانەی هەر بۆ خۆشی بووە لە بەرەوەی 1964 لای کردم خەڵاتی خۆمێن بە تۆ لە خەڵاتێکم بنە وەڵا حەقە لێی وەرگریایی وەسەری توە دەستان خۆش بێ زۆر سپاس چۆنی ماندوو نەبی پێم بڵێ لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە یاخوا باش بی هەمیشە بەم جلانەوە دەرەکەویت قورس نییە هەموو ڕۆژە بەم جلانەوە سەر و پێم بۆ ئێرە بە جلی ئیشۆیە مێرەکە بەچکە شوێنەکەم کردووە لەگەڵەوە یەکسەر خۆمە گۆڕم چکەش ئەم شوێنە کوردەواریە پێویست بۆەوەکە بە جلوبەرجێکی کوردەواری و پێشوازی لە میوانەکانکەی زۆر باشە خەڵک ئێستا زۆر سوۆشیال میدیا بەکارێنێ کارەکانی خۆشیان زۆر لە سوۆشیال میدیا بڵاوەکەن و ئەوانە تۆ بەم جلو کوردیانە تۆ بەم شوێنە کوردەوارێت هەوڵەداوە لە سوۆشیال میدیا شتێ بکەی وڵی بۆتە جێگەی سەرنج بۆ خەڵک چون خۆ دەزانی ئەم شەقامە بۆتە لانکەیەک بۆ گەشتیاران و بۆ کەسە بیانیەکان هەر کەسێک بێتە شاری سێمانی ڕوو لە شەقامی سالمەکەێت ئێرە جیاوازیەکە بینی خۆدان دەزانم شەقامە هەمووی بۆ بە خواردن تاکە شوێنێکە لێرە بە شێوازێکی کوردەواری و ئەم شێوازە ئەنتیکەخانەیە تیابێت باش سوۆشیال میدیا چی زۆر بەکارێنی وڵی زۆریان هەمووی بەکارێنم زیاتر فەیسبوک تیکتۆک باش لە سناپ بە دوورم زۆر باشە مادەم نیش پرسیاری سناپەکەت لێ ناکەم لەگەڵ ڕسم و ڤیددیو بینە چۆنە بەم جلانەوە زوو ڕسمەگری ڤیددیۆکەی بەڵێ ئەزانی نە مۆبایلەکە چەند ڕسم و ڤیددیۆتیایە چەندی تێدایە وڵاوەنی تیان نازانم هاي مناڵە مەزانی چەندی تێڵە ئێ طبعا ژمارەکەم پێ بڵێ گە ژمارەکەی داقیق بێ خەڵات ئێمێ ژمارەکەی نازانم باش تۆ بە پێی جلو بەرگە کوردیەکە دەبێت لەگەڵ ناوی کوردیەوانە زۆر شارەزابی وانە بەڵێ لە ماوەی 15 چرکەیە 5 ناوبە بە من ئەو ناوانە بتانی بۆ کچ بەکاری بێنی و بۆ کوڕیش بەکاری بێنی 5 ناو بە مێ 5 ناوم بەرێ کە بۆ کچ بەکار بێت و بۆ کوڕیش بەکار بێت من ناڵەکانی خۆم خەڵک ناوی لێ ناوەستا تێ یەکسەر وڵی ناوە بە من ناکرێت باشە 5 ناوی کوڕم بەرێ بە پێیتی دەست پێ بکە لە 15 سانیە مەخوا پرسیارەکانە زۆر قورسە خواوە قورسە قوبات قارەمان قادر قاسم ئەیوەتەوە خۆوەتێ ئەڵم بیڵێ ناشیڵە خۆشم پێ لەم ناشیڵە ئەوەی کە بەقی دەستێگام و خۆشمێن بەس باشە کاکە دەستەکان خۆش بێ زۆر زۆر سپاسمان دەست سلااوت لەبێ مامەیکیان تەندروستیت باشە یاخوا تۆش باش بی زۆر زۆر سپاس مامەگیان ڕۆژانە بەکاری تەزبیح فرۆشتن مەشغوڵی وایە یاخوا لە شە ساق بێ چەند سەعات ئیشەکەی وەڵا بەیانی سعاتی 11 و 12 ئیشە ڕەمەزانە هەڵەسین حتا ئەمعانە سعات دەیانڵێ ئەڕۆینە وەتی یاخوا لە شە ساق بێ مامەگیان ئێستا ڕەمەزانە خۆت بازت کرد ئێوە جاران ڕەمەزان تا موچێژێکی تری هەبوو جیاوازتر بوو لە ئێستا جیاوازی ڕەمەزانی جاران لەگەڵ ئێستا چییە؟ جیاوازی یانی چۆن فەرمی یعنی چ جیاوازیەکی جاران خەڵک ئێستا خەڵک ناخەوێت تا پارچێ و جاران خەڵک کۆ ئەبوویەوە یاریانە کرد وەڵا جاران ئەخەوتن وەرێ یا ئەچوونە شەونشینی یا ولی ئیسا ڕەمەزانە ئەبێ بۆ مزگەوت چونەوە ئەجل تەراویح بکەن و ئەبێ بڕۆن سەردانی قەومەکانیان خزمەکانیان بکەن و ئاوە ڕاستەکەی ڕۆبەڕۆی خوا بڕۆن ئەم چەند ڕۆژێتی قەرەتر کەماوەیەکی ماما ئەگەر پێت بڵێم ئامۆژگاریەک بۆ گەنجەکانمان وەکو تۆ ئامۆژگاری چێ بۆ گەنجەکانی ئێمە وەڵا خوایشەکەم لە گەنجەکان ئەپارنەوە لە گەنجەکان خۆیان لەبیر ناچێت بڕۆن بۆ سەردەمی نوێژەکەیانەوە و ڕۆژۆکەیانەوە چون پارە تەوا ئەبێ وەلێ نوێژ و ڕۆژۆکە تاو نابێ بۆ خوا بێ ئیشەڵا نەجات بێ بۆ قیامەتیان ئیشاءالله دەستەکانە خۆش بمامەگیان بابەتەکەی من پرسیار و وەڵامە بەڵام من هیچ پرسیارێک لە تۆ ناکەم و خەڵاتەکەی خۆم پێشکەشی تۆ سەر چاوەکان لەگەڵ بێ دادێکیان دەستەکانە خۆش بێ مامەگیان زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردن دەستەکانە خۆش بێ زۆر زۆر ئەحواڵە باشی تۆ؟ ئیجا من نابێ بڵم ڕۆژانە بەچی خەریکێ لەبەر خۆم مەزانم بەس ئەوە بزانن من خاتری برادەرەکانی ناگرم لای برادەرەکان خراپتر پرسیارەکەم باشە بەس پێم بڵێ بە من نابە بینەرام لە ڕۆژانە بەچی سەرقاڵی طبعا وەکوم و گەنجێکی مرۆ مەشغوڵی کار و
ئیش و کەسابەت و لەمان کاتە لەگەڵ کاری هونەریە تێکەڵمان کردو یاخوا لە شەساغ هەم لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە سپاس بۆ خوای گەورە باشی تووڕە نابی زۆر دەگمەن خۆی زۆر کەم تووڕابی بەس کە تووڕە بووم دۆ شات داکسە دڵە باشە بێتەوە زۆر باشە هەموو لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە باش چی زۆر بەکارێنی سناپ زۆرترین سکۆرە لەگەڵ کیایە وڵی لەگەڵ برادەکە ناوەکەم پێم وڵێ ینی بۆ نمونە برادێکە دوانێ زۆر بەیان ئەگەر بڵێ مێکێک لەو برادرانە بلۆکە خەڵاتێمە بلۆکێکەی دڵە نایە باش هەمووی ئەو برادران هەمووی بڵین هەمیان لە سۆشیال میدیا بەناوبان ڕاستە خۆش نییە باش بڵم نایە هاونۆ لە ماوەی 15 سانیەیە 5 ناو بە من بۆ کچ و بۆ کوڕ بەکار بێ هەرێکێکیان ناوەکەی خۆتە باش بەسەر چا دەی هەمنەوە بۆ کچ و بۆ کوڕ بەکاریە ئاریان بۆ کچ و بۆ کوڕ بەکاریە ئاوات بۆ کچ و بۆ کوڕ بەکاریە کاتەکەم بۆ درێژ کردیتەوە دەی قەینا یعنی هەندێک ناوێ بەگم بۆ کوڕ بۆ کچ بەکاریە بەگم ناوێکە بە تایبەتی لە منتیقی لای منتیقی سۆرانەوە بۆ نێر و بۆ مێ بەکارێت ڕاگەزەکە لەگەڵ نەجیب ئەم نەجیبەخان هەم کاک نەجیب هەمنەوە 15 سانیە بوو باشە ڕوونکردنەوەی لەگەڵا بوو لەگەڵەوە ڕوونکردنەوەم ناوێ ناومەوێ لە 15 سانیە 5 ناوم بەرێ بۆ کوڕ بەکار بێ بە پیتی دەست پێ بکە بە پیتی دەست پێکەم قەیوان وەڵا نازانم بوو قادر قارەمان قوباد قازی ئەویانم نەزانێ باش هەمنۆ یەک خولەک من و تۆ قساکەین بێکەوە بەڵێ نەخێر نا ئەم بەکار نهێنی باش بە خەڵاتەکەمان بە برادەرەکەی خۆشمانە بەڵێ نەخێر نا ئەم ئاوا نەکەیت و ئاوا بکەیت و تاوا باش ناوت هەمنۆیە خەڵکی سلێمانیت ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی کاری هونەری هاوسەرگیریت کردووە نەخێر ئەی نەمون نەخێر بەکار نهێنی دووبارەیەکەمەوە هەموو ڕۆژانە خەریکی چیت کاری هونەری هاوسەرگیریت کردووە هاوسەرگیری بڵێ نەم کردووە بۆڵی نە هاوسەرگیری نە هەموو 1964 لای کردووە هەر عیبە ئەکید برادرم زۆرە لەو ئەسفەر 1964 دەخەڵاتێکم بنێ چەند باشم دەسەکانە خۆش زۆر سپاس بۆ بەشاریکردت ئەزیزی مەمنون زۆر زۆر سپاس چاوەکەم زۆر زۆر سپاس جاوە چاو نییە ئەوە شووتی و ترۆزیە لەمان کاتە چاو دانیشتێکی زۆر دەسەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس سڵاوت لەبێ چۆنی جاوە زانم تۆ ئەوە ناگەینێ گوانیە تۆ مایکەکە بگرە من لەوێ مەژورەوە چۆنی ئەحواڵە دەنگ و باسە باشی تۆ چەکەکە من بەرەو بگرە و چەکی ئێمەیە سەلامەت بی زۆر سپاس لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە ساعات چەندی بۆ ئێرە لە ساعات 4 لێرە تر لە کاتی بەربانگ شاخواردنمان حازرە تا 11 12 شەو یاخوا لە شتان ساغ بێ لەگەڵ سۆشیال میدیا بینە چۆنە وەڵی باش نێمە ئیشەکەمان هەر لەسەرەوەیە تیکتۆک ئینستاگرام و وانە باش ڤیدۆماناکەین بۆی دۆستان وەزیزان کێنە سلێمانەوە یان هەروانیشی کێنە سەوڵەکە و ئاشنا بن بێرە و لە خزمەتیان نابین باش سکۆرە هەیە لەگەڵ براتەرەکانە وەڵی زۆر تاریبی ئەو شتانەی باش ئەویان هیچ واز لێنی کەسە پێ نەیان بە بلۆکردن باشە باش یەک خولەک پرسیارە لە یەکەم بە بەڵێ نەخێر نا ئەم جاوی من وێرەمان مەگەتخوا ئەی چی بەرەوازنێ لێوارە پێ شتێکمان ڕای کردووە ئەوە باشە بزانم دوایەوە تەرکیزمەوە خواردنەکە سوێر ناکەی باشە یەک خولەک بەڵێ نەخێر نا ئەم بەکارمێنە باشە چی بەڵێ نەخێر نا ئەم بەسەریش ئاوا مەکە ئاوا بکەی باشە نای بەڕێستان یاسر کاک یاسر ڕۆژانە بەچیەوە سەرقاڵی ئیش و کار و کەسابەت لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە سپاس بەخۆ هاوسەرگیریت کردووە نۆ چیە ئەی بۆ نۆ هەر پەیوەندی بەنەوە ئەو بەکارمێنەوە بزانم ئەی هەرچی بچێ بەڵێ نەخێرە نابێتەوە بەکاری باشە بێنی بە ئینگلیزی بێمتی تۆ تێ نەخێر بەکارمێ خۆنەوە نۆ بەکار وڵای ئەو نۆیە خۆی هەر زۆر زۆر خراپە لە نەخێرەکە خراپترە بەس بۆ حسابەکەم باشە نەتکردەوە دوانیە دەخۆتر نەموت بیکە بە خەڕەکە بوو دەقی بەکاری بێنەرەوە یەک حسابمان نەکرد دە باشە کاکە
لە 15 سانیەیە 5 ناو بە من بڵێ ئەو 5 ناوە بۆ کچوو بۆ کوڕ بەکار بێت بەڵی نازانم بۆ نازانم چۆن زانم پێنجناو مێسە لەی شوێ دەستکەی بۆ کچوو بۆ 964 لای کردووە نەوەڵا کاکە خۆی لەقل لە شانسی خۆیان من هەرمێ خەڵاتی بە مێڕە لە وەڵی لایکم نەکردووە نەوەڵا باش ئاساییە ئێستا لایکی کە خەڵاتێمە خوا دەسم زۆر دەستە چۆرەقینە بۆ دوای چاوپێک باشە لە ماوەی 20 سانیە بۆشم زیاد کردیتەوە تا ئێستا بە کەسم 20 سانیە باشە 5 ناو بە من بڵێ بۆ کوڕ بەکار بێ بە پیتی دەست پێ بکە قوبات قادر چیکە هەیە قارەمان قارەمان قازی قاسم چی هەیە ناوێ قازی بێ قاسم قالە کێکەتەوە ئەو پێچ خۆ 5 بوو خۆم چواری مودوانیشی یەکێک بوو خەڵاتێکم بنێ قالە و خادر هەرێکێک نالا فەرقی باشە ئەم هەر خەڵات تێمێ دەستەکانە خۆش بەسپاس بە شاریکردن دەستەکان سڵاوت لەبێ مامێکیان سڵاو لە تۆش ئەحواڵە چۆنە هەر بژیت لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە لەخوا بەزیابێ یاخوا باش بی ڕۆژانە زۆر بەچی مەشغوڵی تۆ وەڵای ڕۆژانە خۆمان مەشغوڵ کردو بە ئێستا لەم کاتا بە نوێژ و تاعاتەوە بە ڕۆژوین درێگە خوا ڕۆژی هەموو لای قبولکە ئینشەڵڵا ئامین هەر بەوانەوە زیاتر جیاوازی ڕەمەزان ئێستا لەگەڵ جاران چییە تۆ هەست بە جیاوازیەکەی زۆری جاران ڕەمەزان و پێسان نەبوو ئێستا ڕەمەزان بۆ بە شتێک نازانم چۆن بۆ باسکەم تۆ بگێنم تۆ مناڵی ئێمە لە زەمەنی ئێمەیە گەڕەکەکان خواردنەکانیان بر بۆ لای یەکتری دراوسێکان خواردنەکان هەمومان ئەمانزانی چێ خواردی چی هەیە چی نییە پێکەوە ماشکان ئایلەکان هەمووی پێکەوە بوون ئێستا زۆربەی خەڵکەکان دراوسێ ناناسێ ئێستا هەر ئایلەکان لەناو خۆیانە تەنیان جاری وایە ماڵێک 5 کەسن 4 کەسی 2 کەسی بەیەکەوە دانیشن نانەخۆن ڕاستە جیاوازی جژن خۆ ئامادەکردن بۆ جژن لە ئێستا لەگەڵ جاران فەرقی هەیە جاران خۆشترینشە جژن بوو کە هیچێکەی و جژن هاو جارێ باوکمانەوەوانە جریان بۆ کردین هەچەند باوکی خۆم نەدیوە بەڵام خۆشترین شتەکان ئەو بکە جلی جژن نەکرا ئێستا زیاتر بە نوقڵ سەرفە بێت نوقڵەکەش وەکو هینی بەراتی دیاتوە پیاوان کۆر بنەوە لە گەڕەکەکانەوە گەڕەکان ناگەڕێن و نوقڵ کۆکەنەوە بەس ئیترەوە نییە بە دڵ باچی بچەن ماڵەکان کەسی کەزان ئاسێ ئەگەر بڵێم ئامۆژگاریەک بۆ من یا بۆ ئەوانەی کە ئێستا لە تەمەنێکی گەنجیان لە تۆ بۆ ئەوان چییە؟ هیوادارم ئەم تەمەنی کەماوە دڵتان خۆش بێ ئێمە هەچەند لەو دڵمان بۆوانە خۆشە کە پاچی هەبوو قیەم هەبوو خۆشەویستی هەبوو دڵپاچی هەبوو ئێستا هیچی نەماوە بەداخەوە من نابێ بیگەڕێنمەوە بۆ ئەم زروفی ئێستاوە بڵێم ئەم حیزبانەوە حەزم لە حیزبایەتی نییە ئەم حیزبانەوەیان لە مۆزا کردووە کەس ناسیە لەگەڵ برا لە سەر تاجەکە بە لای کشتی بۆ نێرێ بەداخەوە دەسەکانە خۆش بێ مامەگیان بابەتەکەی من پرسیار و وەڵامە بەڵام من هیچ پرسیارێک لە تۆ ناکەم کاکە دیلانم لەگەڵایە ئەوێ خەڵاتەکەی خۆت پێشکەشی تۆ دیاریم بردەوە لەمان جامنی بەخشم بە تۆ جوانەکانە دەستەکانە خۆش بە زۆر دەستەکانە خۆش دیارەکەشمانی ئیشی خۆتە ئەو دیاری هی تۆیە عنی ئەبێ تۆ دیاری بێ بە خەڵک چۆنە بێ خەڵک دیاری عزیزانی پرۆگرامی فانۆس و 964 سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تا شەوێکی دیکە و بە کۆمەڵێک بڕگە و بابەت و دیاریترە بۆ میانی ماڵەکانتان بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ماڵاوە.